خوای گەورە بانگەوازی باوەڕداران دەکات کە کردار و گفتاریان یەک بیت ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين جوانتر لەوە هەیە کە ئەو کەسێک کە بانگەوازەکە بۆ دینی خوا و پاشان وعمل صالحا کرداری چاک بە کردارە چاکەکانی بەبێ دەنجی ئەوەی کە ئەیڵێتن ئەیسلمێنیتن. تەماشاکەن ئێمە هەموو ڕۆژانی جومعە چیرۆکی ئەصحاب الکەهف خوێنینەوە، سوورەتی کەهف خوێنین. لە سوورەتی کەهفدا چیرۆکی هاوڵانی ئەشکەوت، اینجا لە قورئاندا تەماشاکەن چیرۆکی ئەصحاب الأخدود، چیرۆکی ساحرانی فرعون. هەموو ئەوانە یعنی ئێمە ئەیان خوێنینەوە لە قورئانی پیرۆزدا. ئەوانە هەمووی جەختکردنەوەنە لەسەر چێ؟ لەسەر بانگەوازی بێدەنگ کە بەبێ دەنجی بە کردار پێویستە ئینسانی مسلمان ئەو شتانە بسەلمینیتن بۆ دەوروبەرەکەی. بنای خدای بەخشندە میێرەبان، ئەمڕۆ وەکو مەکتەبی ناوەندی ڕاهێنان و پێگەیاندنی کادیران هەروە باوەشتێکە مەڵبەندی سۆران هەستان بە ئەنجامدانی خولێکی یەک ڕۆژەی چڕ کە خۆی لە 5 بابەت ئەبینیتەوە بۆ 5 بانخواز مامۆستا و ڕاهێنەر بۆ پێگەیاندن و زیاتر هۆشیاریکردنی ئەندامانی سنووری مەڵبەندمان تێدا بە ئامانجی چاوڕوونی زیاتر و هەروەها هۆشارکردنەوەی زیاتری ئەندامان ئەم خولە ئەنجام درراوە کە زیاتر لە 160 ئەندام لە سنووری مەڵبەندی سۆران تێدا بەشداری کردووە. دیارە ئێمە وەکو کە پابەندین بە ئاینی پیرۆزی ئیسلام لەسەرمانە هۆشیارانە بانگەوازی ئیسلامی پەر پێ بدەین و گەشەی پێ بدەین، چونکە بەڕاستی ئێمە مسلمان دیارە کەمتر خەمی بەنە بانگەوازی ئیسلامی، بۆیە پێویستە هۆشیاریمان هەبێ و چۆنێتی بانگەوازکردن و هۆشیاربوون لە بانگەوازکردن بۆ ئەوەی بەرەو پێشچوونی کارۆی ئیسلامی لەسەرمان گەشەی پێ بدەین و بەرەو پێشی بین. بەخێراتتانەکەم دەستخۆشی لە ئەندامانی کۆمەڵی دادگەری سۆرانەکەم بۆ سازدانی ئەو کۆڕا بۆ هۆشیارکردنەوەی ئەندامەکان و زیاتر شارەزاکردنیان بە ئەرک و مافەکانیان. ئەوانەی کە تەفزیلی باوچیان ئاباوکم دایک و باوک دەگرێتەوە، منداڵەکانیان کوڕ و کچ، خوشک و برایان، خێزان، ژنیان پیا و عەشیرەتی، سەروەت و سامانی و تیجارەتکردنێک ئەوانە تەفزیل کا بەسەر کاری ئیسلامی و بەسەر دینداری و مسلمانەتی و خواپەرستی و جیهادکردن و تێکۆشان لە پێناو خوای گەورەدا خوای پەروەردگار هەڕەشەی لێ کردوون فتەڕەبەسوو. ئەو جا لە ئاخیری چ دەفەرمێ والله لا يهدي القوم الفاسقين، ئەوانەی بە فاسق لە قەڵەم داوە. جا خوا پەناماندا فسقی گەورەیە، ئەگە فسقی گەورە بێ دەرچوونە لە دین، ئەگە فسقی گچکەش بێ گوناهێکی کەبائیر و گەورەیە، خوا پەنامانداتن. بەڕاستی دەستخۆشی لە مەڵبەند دەکەین بۆ کردنەوەی ئەم جۆرە خولانە زەرورن بۆ ئەوەی ئەندامانمان واقعی ئێستا هوشیار بن و بزانن لە چ سات و کاتێکە هەڵس و کەوتەکەن و چۆن بڕۆنە ناو جەماوەر و چۆن گرنگی بە دەعوە و بانگەوازی خوان بدەن. تاکەکانی حیزب یاخود ئەندامانی حیزب بەتایبەتی تاشی حیزبی مسلمان پێویستە وشیار بێ لە ڕووی ئاینی، سیاسی، یاسایی و لە هەموو ئەو ڕووداوانەی کە لە جیهاندا ڕوئەدەن پێویستە زانیاریەکی بەرفراوی لە بوارەدا هەبێت. ڕاستی لەو ڕۆژگارە یانیزە تاکی مسلمان پێویستە یعنی شەو ڕۆژ لێک گرێبدا لۆ ئەوەی بۆ بەرەوپێشچوونی ئەو کارە ئیسلامیە کە لەسەر شانمانە. ئەمە ئەو کارێک کە ئێستا ئەو کارە پیرۆزە کە بە چەندین قۆناغی سەخت هەتا گەیشتە دەستێمە، ئێمە ئەبی بە ئەمانەتەوە مامەرێ دەگە بکەین و هەروەها بە ئەمانەتەوەش تەسمیلی ئەو جیلێ بێن کە لە دوومەدەی. بە هیوام کە ئەو خولانە زیاتر پەرە پێ بدرێت و زیاتر بەردەوامیان پێ بدرێت بۆ ئەوەی زیاتر ئاشنابین بە چۆنێتی ئەندامبوون و هۆشیاریمان لە کۆمەڵگە. بەڵێ خولی ئەوها زۆر گرنگە بۆ ئەندامان، چونکە ئەندامان پێویستە ئەو وەعیان هەبێت کە هەر کارێکەکەن هەر شتێکەکەن لە کۆمەڵگادا بە وەعیەکەوە بیکەن و هیوادارم مەڵبەند زیاتر گرنگی بەو کارانە بدات و بە خولانە بدات بۆی هۆشیاریمان بەرەو پێشتر بچێت. ئەو کاتەی ئینسان ئەبێتە کەسێکی خواویست دەخوای پەروەردگار نزیکە بێتەوە. ئەو چرکە ساتانەی کە پێوتێت چرکە ساتی ڕاستگۆیی لەگەڵ خوای پەروەردگار کە حرام هەیە دەستی بۆ نابی، کە جوان هەیە بۆی ناڕوانیت، کە وا سنووری قەدەغەکراوی خۆش و پرچێش هەیە بەڵام لەو لەحظانەیە نایبەزێنی. خوای گەورەی اختیباری ئیمانەکەمانەکە، هەر کەسێک ئەو سنوورانەی نەبەزان
لە ئەزمونونەکەی خی پەروەردگار دەرچوو یەقینەن خی پەروەردگار پشت و پەنایە بێ. موزەنی کە یەکێوە لە قوتابیەکانی پێشەوە شافعی دەڵێ ڕۆژێک ئیمامی شافعی گوێی لە من بوو ئەمن قسەیەکم دەکرد حديثكم بس بابلين سندي حديثكم بازكت سند لا سند كذا باسي بياوي شيء تدابو منش قلتم فلان كذاب فلان كذب دروازنا دل الإمام الشافعي بي قلتم يا إبراهيم أكسو ألفاظك أحسنها فروي وشكان الأقصاني دري دبري أو تعبيراني ديلي جوانترين وشي ببردابك مالي فلان كذاب بل قبلتي ولا تقل كذاب مالي فلان كذب دروازنا ولكن قل حديثه ليس بشيء أو حديثان إذا جرته وهي أو أني ليه ورقي وخلاص ما كابرا كذاب ودروزنا شو إنك أجر لبر أو كابرا ويلي هات قلت فلان كذب دروزنا لبر ويل موضوعك دا دروزنا دواي ناوي دكوتا ناو بازار دلنا فلان كذب دروزنا عيب دارت كرت لك دارت كرت ناشرين كرت رنقل لك أو كاتك كذاب ببيبا عنوان يعني ببيبا نابك بو إنسانا بلام آية دعاء كس دتواني بلي ناوي فلان كسي بيني بلي حديثه ليس بشيء هات مثلا لا بس كذاب آسان ترى كذاب جاء مثلا الكذاب جاء إما لجياني خو ما نبي راضي بين برزان خواي قولا أو جيانيك في بخشين رازين بلام براسي أبي هولي ألما باش ليش بي شو ألما راضي بوي هولي باش تندي أي ألما راضي نبوي والدودة بلو شو ريتوا بلو خلافت رويتوا بوي بيريس لما راضي بين بوي بلو شو بروين بلو باشتوله كاته ليش يلا بدها مكان شيا أو جيان من ريكخا لبيني الككان من لبيني دين من لبيني وظيفة من لبيني قيامتش من كاته ما بيريستا باش بيتكينا